تورکیا لە هەفتەی ڕابردوودەیان زیاتر لە هەفتەیەکە زنجیرەیەک هێرشی ئەسمانی بۆ سەر چەکدارە کوردەکان لە باکووری سووریا دەستی پێ کردووە. هەندێک لەو ئامانجانەی دوور نەبوونە لە بنکەکانی هێزەکانی هەوپەیمانان. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکوماری تورکیا شوشداری داوە کە بەم زوانە ئۆپراسیۆنێکی زەمینی دەکاتە سەر ئەو هەرێمانە. ئایا ئەردۆغان باڵێنەکەی بۆ داگیرکردنی باکووری سووریا جێبەجێ دەکات؟ ڕێباس مەجید ڕۆژنامەنووس و خوێندکاری ماستەر لە توێژینەوەی زانستەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زانکۆی ئازادی بەرلین وەڵامی ئەم پرسیارە و چەند پرسیارێکی تر دەدات. ئەم کاتت باش ڕێباس چۆنی وەڵامی تۆ بۆ پرسیارێکە مایە ئەردۆغان نیازی خۆی جێبەجێ دەکاتن؟ سڵاو کاتێ ئێوە باش لە ڕاستیدا ئەو هێرشی کە سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان ئاماژەی پێەکە شتێکی نوێ نیە. چەند مانگێکە و بەبەردەوامی هەڕەشەیەوەیە کرد ئۆپراسیۆنێکی نوێ بۆ سەر باکوور ڕۆژهەڵاتی سووریا یانەوەی پێوترێ ڕۆژاوا ئەنجام بدات. بەڵام ئەمە دوای دوو ئۆپراسیۆنی تر دیەکە ئێمە ئاگدارینەوەی گەشتخرایە سەر ئەفرینەوەدا گەشتخرایە سەر گرێسپی و سەرەکانی ئەوە چەند مانگێکم هەڕەشانە ئەکرێن، بەڵام بۆ بەردەوامی هێرشی ئاسمانی کراوە. بەڵام دوای تەقینەوەکە ئیستانبول دو هەفتەی ڕابردوو خێرا تۆمەتەکە خرایە سەر هێزە کوردیەکانی سووریا و دوای ئەوە زۆر بەچڕی ئۆپراسیۆنی چنگشمشێری دەست پێ کرد. لە ڕاستیدا تورکیا زۆر جدیە لەوەی بە زووترین کات ئۆپراسیۆنێکی زەمینی بۆ سەر ڕۆژاوی کوردستان دەست پێ بکە و ئامانجیشی ئەوەیە وەک خۆی باسیەکە بە درێژایی 30 کیلۆمەتر بێتە ناو خاکی سووریاوە. لە ئێستا لەم قۆناغەیە لە ڕاستیدا تورکیا سێ شوێنێک دەتە ئامانج نیازی هەیە سێ شوێن. باڵێ من دەمیست ئەو پرسیارە بکەم دیارە دەنگەکەی تۆش بڕا نازانم دەنگەکە لای من کێشەی هەیە یان لای تۆ دیارە کێشەی دەنگە دەنگت باشە هیوادارم باشتر بێ. پرسیار ئەوم هەبوو تورکیا چی دەوێت لە هێرشی بۆ سەر باکووری سووریا؟ تۆ باسی ئەو هەرێمانە دەکرد کە دەوێت داگیر بکات یان ئێریش پەلاماری بداتن، بەڵام چی دەوێت لەوانە ئەگەر کردی؟ لە ڕاستیدا تورکیا بەو زمانی کە خۆی باسیەکە ئەو هێزە کوردەکانی سووریا بە هەڕەشە بۆ سەر خۆی زانێ، بەڵام ئەگەر لە ڕوانگەیەکی ترەوە سەیری بکەین تورکیا ئەم هێرشە ئەنجامەدا لەبەر دوو هۆکار، لەبەر هۆکاری استراتیژی و تاکتیکی. لەبەر تاکتیکیەکە ئەوەیە کە تورکیا ڕۆتە هەڵبژاردننی پێشوەختەوە ساڵی داهاتوو بەم جوانە هەڵبژاردن بڕێوە ئەنجام بدرێت لەگەڵەوە هێشتا ڕۆژەکە دیاری نەکراوە. لەناو تورکیا دەنگدەرێکی زۆر ژمارەی زۆر لە دەنگدەری ناسیۆنالیست هەیە و ئەمە زۆری لە بابەتەکان یەکلا ئاکاتەوە. ئێستا لە نێوان هاوپەیمانی ئۆپۆزیسیۆن و ڕەجەب تەیب ئەردۆغان کە لەگەڵ مەهەپەیە پارتی ئەڵترا ناسیۆنالیستی تورکیا هاوپەیمانی دروست کردووە. تورکیا ئەوێ بە یان ئەردۆغان ئەوێ بە ئەنجامدانی هێرشێکی زەمینی بۆ سەر سووریا کۆی میدیاکان کۆنتڕۆڵ بکە، کۆی ئەو گوتارە کۆنتڕۆڵ بکە بە شێوەیە کە دەنگی ناسیۆنالیستەکانی تورکیا بۆ خێڕا بکێشێ و بە شێوەیەکی استراتیژی وەک ئەزانین پرسی کورد هەیە لە تورکیا و ئەمە شتێکە بۆ 100 ساڵی ڕابردوو بەردەوامە. ئەردۆغان زۆر لەوە ترسێ ئەگەر لە حاڵەتێکدا کە کوردانی سووریا بن بە خاوەنی ئۆتۆنۆمیەکی فەرمی ئەمە بە شێوەیەکی ڕاستەخۆ کار بکات سەردۆخی پرسی کورد لە وڵاتەیە و کوردانی تورکیاش بە هەمان شێوە داوای شتێکی لەو بابەتە بکەن. باشە ڕێباس من داوام کرد لەگەڵ تۆ قسە بکەم چونکە دەزانم لە تورکیا ژیاوی زمانی تورکی دەزانی تا ڕادەیەک تێکەڵاویت هەیە ئەوە چۆن دەڵێم چاودێری وەزعەکە دەکەی زۆرش. دەمویست ئەم پرسیارە لە تۆ بکەم ئایا ئەمە وا نووسینێکشت هەبوو لەسەر ئەم بابەتە بەتەکید بۆیە ئەمە تەنها استراتیژی ئەردۆغان و ئاکەپەیە یان ئەوە ئارەزووێکە لە ڕەگ و ڕیشەی کۆمەلگای تورکیاوە داکوتاوە ئەوەی کە بابەتی کورد و تورکیا و سووریا؟ بەڵێ ئێمە کە باسی تورکیاکەین لە ڕاستیە دوو شتی جیاواز هەیە. دەوڵەت هەیە وەکو دەوڵەتی تورکیا و حکوومەت هەیە ئەوەی کە ئەو حزبێکە لەسەر دەسەڵاتە. لە ڕاستیە لە تورکیا دەوڵەت زۆر بەهێزترە لە حکوومەت و دەوڵەتی تورکیا لەسەر کۆمەڵی بناغە و فەلسەفە و بیرروبۆچوون دروست بووە کە حکوومەتەکان ناتوان لێلادن زۆر زەحمەتە لێلادن. یەکێک لەو شتانەش کە لە سەرتاوە لە سەرەتای دروستبوونی کۆماری تورکیاوە لەگەڵ مستەفا کەمال ئاتاتورک کە دامەزرێنەری کۆماری تورکیای مۆدێرنە کۆمەڵە بناغە هەیە کە هەمووی دژی شوناسی ناتورکە واتە هەر کەسێ لە وڵاتە دەدابێت تورکە و هەر کەسێ ئەگەر خۆی بەکو تورک لە قەڵام نەدا هەڕەشەیە بۆ سەر ئەم شوناسە نەتەوەیە. بۆیە ئەمە فەلسەفەیەکە لەناو خودی دەوڵەتی تورکیا لەناو بناغەکەی ڕۆچووە هەر شتێکی ناتورک هەبێ هەڕەشەیە بۆ سەر شوناسی تورک. لەبەر ئەوە ئەمە شتێکە زۆر ڕێگوڕژەیەکی کۆنی هەیە ئەو چەندەش بینیمانوە جێمان لێبوو لا گوتەیەکی ئەردۆغان خۆیدا پێشماوەیەکە کە باسی ئەو هەرێمە دەکاو کە دەڵێ هەرێمەیەکی دەشتا ئەبێ کورد لەوێ نەبن.
وەنی ینی ئەمەش ئەو ڤیددیۆی ئەگەڕێتەوە بۆ کۆتاییەکانی نزیکەی مانگی دی 2009 و کاتێک ئۆپراسیۆنی قەرار بۆ ئۆپراسیۆن کە بۆ سەر ڕۆژاوای کوردستان دۆکتەرێشی لەسەر سەریەکانی و گرێسپی لێوە باسیەوەکە باسی کۆی سووریاکە سەرای باسی ئیدلی دەکات یەتە سەر ڕۆژاوای کوردستان لێزەرێکی سووری بەدەسەوەیە لێزەرە سوورەکە خاتی سەر ڕۆژاوای کوردستان بازنەیەک دروستەکە لە نێوان باشووری قامیشلەوە هەتا لای حەسەکە تا لای ڕقەڕات و ئەگەڕێتەوە لەزیاتر ناوچە کوردەکانە و بە ئاشکرا ئەڵەیەکە ئەم شوێنە پێویستەکە بخێن ژێر کۆنتترۆلەوە لە کوژە کۆنتترۆلی خۆمانەبێ و باشترین خەڵکانێک لێرە نیشتەجێبن کورد نین عەرەبەکانن و ئەو ئەڵێ ئێرە گونجاو بۆ کۆچووکە شوێنێکی دەشتە حتمما من ڕووی ئەنترۆپۆلۆژی لە ڕووی مرۆڤناسیەوە قسەیەکی زۆر ڕاست و دروست نییە کە تۆ نەتەوەی یان گروپی کۆمەڵایەتی ڕبتکەی بۆی کە لەکوێ پێویستەکە بژین بەڵام ئەم بە شێوەیەک لە شێوەکان زۆر مەترسیدارەوە زۆر کەس ئەمە وەختی خۆی کەم قسە کرا هەڵایەکیشی لەسەر دروست بوو کە چۆنە کرێ کەسێەوە بە ئاشکرا بانگەشە بۆ شتێکی واکە چونکەوە لە دنیای پێوترە پاکتاوی ڕەگەزی تۆ ڕاگەزکردنی میلیۆنان خەڵکە لە شوێنێکە بۆ شوێنێکی تکەوت و تاوانێکی مرۆڤایەتی سێرەکرێت. بەڵای ڕێباز مەجید ڕۆژنامەنووس و خوێندکاری ماستەر لە زانکۆی ئازادی بەرلین لە بەرلین لەگەڵ دەنگی ئەمریکا بوو. زۆر سوپاس. سپاس بۆ ئێوە.